بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوتان لێبێت. لەگەڵ بەرزبوونەوەی گوشاری ئابووری بۆ سەر خەڵک، شەپۆلێکی نوێ لە ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە گەندەڵی و ناکارامەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران دەستی پێکردووە و بۆ ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامە. ئەم ناڕزایەتیانە بەرەو کوێ دەڕوات، دروشم و داخوازیەکان و دۆڕ و نەخشی بزوستنەوە جەماوەریەکان چۆن دەبێت؟ ئەمانە و چەند پرسیاری تر بە میوانداری هاوڕێ بەهروز ناسری ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە بەرنامەی ئەمڕۆماندا شرۆڤاکەین. فەرموون لەگەڵمان بن. بەڵێ کاک بەهروزمان لەگەڵە. کاک بەهروز سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوانی. سلااو هەوڵێ چاوانە و کاتت باش، سلااو لە خۆت و لە هاوکارانی تەلەڤیزیۆن بێت. سلام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی ئەو بەرنامەیە و هەروەها بە بۆنەوەی کە ئەوەڵین ڕۆژی ساڵی تازەیە، پیرۆزبایی خۆم لە تۆ و لە هاوکاران و لە هەموو کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و ئێران دەکەم و هیوادارم کە ساڵی 26 ببێتە ساڵی ساغی و سڵامەتی خەڵک ئێوە و ساڵی بەرزبوونەوەی خەبات لە دژی وەزعی مەوجود و لە دژی جمهوری ئیسلامی و هیوادارم کەەوە ئاخرین ساڵی ڕژیمی نەکبەتی جمهوری ئیسلامی بێت. زۆر سپاس هاوڕێ بەهروز، زۆر سپاس. بەرنامەکەمان پێم خۆشە بۆ پرسیارە دەست پێ بکەین کە بەگشتی ئەم ناڕزایەتیانە کە وەکو لە پێشەکیەکە ئاماژەم پێدا لەکوێوە و بە چ دروشمێکەوە دەستی پێ کرد؟ تبقی تەواوی ئەخبار و گزارشاتێک کە تا ئێستا بڵاو بۆتەوە، سەرەتاوی احترازاتانە لە دەڵێن لەکە لە بازارەکانی تارانەوە دەستی پێکرد. بەڵام تەبیعیە کەەوە لەسەر زەمینەیەکی زۆر واقعی و مادی ئوستوارە بەرخەرارە کە پێشینەیەکی زۆر توولانی هەیە، هەم لە عەرسەی اقتصاددا، هەم لە عەرسەی سیاسیدا، هەم لە عەرسەی مەعیشەت و ژیانی خەڵکدا. ئێمە دەبینین کە لە توولی ساڵهای ساڵی حدیەقە لە دەهەی ئەخیردا هەتا ئێستا هاتووە لە توولی و چەندە هەدا ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ خراپتر بۆ، قودرەتی خەریدیان هاتوۆتە خواردتر، گرانی و تەوەڕۆم ڕۆژ بە ڕۆژ زیاتر بوو، ئەرزشی پۆلی تمەن یا ریالی ئێران ڕۆژ بە ڕۆژ هاتوۆتە خوارێ. دەوڵەت و کارفەرمایان بۆ خۆیان حساب و کتابی خۆیان بەرئەساسی دۆلار دەکەن و تاوزگای کە دەگەڕێتە سەر پەرداختی حەقدەستەکان بە ریالیا تۆمەن دەدەن و ئەو دوانە بە تەناسوبی بینی ریال و دۆلار ئەسەن تەناسوبی چێنێ و پوڵی ئێران ڕۆژ بە ڕۆژ بێ-ئەرزشتر بوو و کولەن هاتنە خواری قودرەتی خەڵک یا بە عیبارەتێکی دیکە فەقر، بڵاوبوونەوەی هەرچی زۆرتری فەقر لە سەرتاسەری ئێران باعث بەوە بۆ کە خەڵک لە هەر لە حاجێکەوە بە خەوری معروف گیانیان کاتە سەرگەرویان ژیانێکی زۆر سەخت شاهید بن. ئێمە لە ئێراندا دەگەڵ تەوەڕوومی تقریباً 50% ڕوبڕووی، گزارشەکان دەڵێن بینی 42 تا 48% تەوەڕووم لە ئێران هەیە، تەوەڕوومێکی زۆر لەسەرێ و قیمەتی ئەجناس ڕۆژ بە ڕۆژی زیاتر دەبێت. دەڵێن کە بازارەکان وەختێکە دوکانیان هەیە خەرید و فرۆش دەکەن، ئەو وەسیلەی کە ئەوڕۆ دەیکڕن بە قیمەتێک سپەینە دەبێتە دوو بەرابەر و خودی بازاریانە تووشی سەر لێ شێواوی کردو و مجموعەیەک ئەو وەزعیەتە گرانی تەوەڕۆم هاتنە خوارەی قودرەتی خەریدی خەڵکی فەقیر، خەڵکی کرێکار و زەحمەت کێش و مجموعەیەک لەو دەلیلانە باعث بەوە بوون کە ئەوانە لە پەنای مجموعەیەک لە بەحرانهایەشی دابنین کە ساڵیانێکەوە هەر لە جەریاندا، بەحرانی بێبەرخی، بێ ئاوی، بێکاری و دەیان بەحرانی دیکە. بۆیە ئەو وەزعیەتە تەنگی بەسەر کرێکار و زەحمەتکێش بەسەر بازاریان چنیوە و ئەوان منتەزری وەزعیەتێک بوون کە شەرایەتێک بوون، نقطەیەک بوون کە لەودا ئاعترازاتی خۆیان بەیان بکەن، یان جامعەی ئێران بتەقێتەوە. بۆیە ئێستا لە بازارەکاندا دەستی پێ کردو. بەڵام
من چەند نکتە دەبوردی بازارەکاندا بڵم تەمان ئێمە بۆ عنوانی مەسەلەن ئینسانهای سیاسی کۆمۆنیست مەشە پێمان وایە کە کۆڵەکەی ئاڵ و گۆڕ لە جامعەدا کرێکار و زەحمەتکێش و بەرهەم هێنەران کەنجامی و مەسەلەن بازاریان ئەلارەقمەوەی کە لە نظر تعدادشەوە چەند تعدادێکی بەرچاویش تشکیل بدەن بەڵام نەقشی ئەوان لە تەولیددا چییە کە بتوانێت مەسەلەن شۆڕشێکی لەسەر شانی ئەوان ساغ بێتەوە بۆیە بازارەکان نەخشێکی تایبەتیان هەیە ئەو تایبەتی چییە ئەوەیە کە نەخشیان لە نێو تۆلیددا بە ئەندازەی باقی کرێکاران و زەحمەتکێشاندا نییە بەڵام ناکرێت نەدیدەیان بگری و بازارەکان یەک نکتە زۆر مهمە ئەوێژەوەیەکە بازارەکان لە دەورانی ئینقلابی 57دا یەکێک لە پایەگاکانی ئاخوندەکان و مەلاکان بوو مەسەلەن بەشی سونەتی لە نێو بازاردا زەعیف بوو قوی بووە بەڵام ئێستا کە ئێمە دەبینین کە ئێعترازاتەکان لە بازارەکانە دەست پێ دەکە معناکەی ئەوەیەکە لە لەحازی اقتصادی ئیجتماعی و ژیاندا خودی ئەو بازاریانەی کە ماوەیەک دەهها لەوە پێش پایگای ئیجتماعی ڕوحانیون و مستەحجرین بوون ئەوڕۆکە ئەوان کەوتون لەسەر بەرەی خاڵی ئەوانیش هەتا بەتەنگ هاتوون و ژیانی ئەوانیش کەوتوتە مەترسیەوە جاوەختێک کە بازاری دێتە گۆڕێ دێتە خیابان وە شعار دەدا و ئێحترازی خۆی بەیان دەکا یعنی وەزعیەتی اقتصادی معیشەتی سیاسی و ئیجتماعی ئێران لەو پەری ناخۆشی پڕ لە بەحران و بەحرانی خۆری خۆی ئەو نشانی بڵێ کاک بێهروز ئێوە ئاماژەتان بەوەدا کە ئەم ناڕزایەتی و ئەم ئاعترازاتانە لەگە پشت بە پشتی کۆمەڵی قەیران پێشاتووە ئەوەش دەوتری ئەم ناڕزایەتیانە واتە هی بازاڕیەکان ئایا بەڕاست وایە یعنی خەڵکی ئاسایی تیادا بەشدار نین دەزانی چۆنە بازارەکان ئەگە بڵێن مەسەلەن ئەوەی کە تۆزیفم کرد خودی قشری بازاری ئاڵ و گۆڕی تێدا پێکاتەوە قدرەتی ئەوان کەم بۆتەوە و لە تووری چواردەهەدا ئەوانیش یەک ئینتقالی جایگایان دەتوانێت بڵێ ببێ نەسلەکان گۆڕدراون و مجموعەیەک ئاڵ و گۆڕ لە توولی و چواردەهەیەدا دوای حاکمیەتی جمهوری ئیسلامی بە وجود هاتووە کە بازارەکانیش بەشێک لەوان وەختێک کە ئەوان ئێحتراز ئەوڕۆ بە دەلیلی ئەوەکە زیندگی ناخۆش و تاقەت فەرسا بەحرانەکان فقط مربوط بە یەک گروهی مشخصی کۆمەڵایەتی نین بەڵکو عامەی خەڵک دەگرێتەوە لە چوارگۆشەی ئێراندا بە هەموو زمان و میلیەتێک کە هەیەە و ئەگەر لە جێگایەک یەکێک لە گروهە ئیجتماعیەکان ئێستاەوە دەڵە بازارەکان هاتوونە خیابان شعار دەدەن احترازی خۆیان بەیان دەکەن بەڵام مەسەلەکە ئەوەیەکە بە دلیلی ئەوەکە ئەو وەزعیەتە عەلەیهی تەواوی خەڵکە فقط لە ئیدامەی خۆیدا ئەوە احترازاتانە تەنیا بە بازاریەکان مەحدود نامێنێتەوە بەڵکو دەتوانێت زۆر گوستەرشی وەسعەتی زیاتر بەخۆیەوە بگرێ وە کۆمەڵانێکی زیاتر بەوە پەیوەست بن کەما اینکە ئێمە لە تووری و 5 ڕۆژەیدا مەسەلەن دیومانەکە چەندین دانشگا لە نێو دانشجویان پێی پەیوەست بوون بە احترازیان کردووە هاتوونە سەر شەقام و بەرە بەبەرە ئەگەر ئێمە ئینسان بچێتە سەر وەزعیەتەکە ئایا جمهوری ئیسلامی دەتوانێتەوە سەر کوبکە زۆر شەواهید ئەوەمان پێ دەڵێ ئێمە نابێت حکم سادرکەین بە نەزەری من نابێ بڵین دەتوانێت سەرکوبیکە ناتوانێت سەرکوبیکە بەڵام پێشەوەی کە واردی هەمچون حکمهایەک ببین بین تحلیل بکەین بزانین وەزعیەتی جمهوری ئیسلامی لە چ موقعیەتێکدایە موقعیەتی جمهوری ئیسلامی ئەوە دەڵێ کە حتا نسبت بە لە یەک مقایسەدا نسبت بە ساڵی 1401 دەورەی شۆڕشی ژنجیان ئازادی حتا جمهوری ئیسلامی خات لەو دەورانە زەعیفتر بووە و ئیمکانی سەرکوبی کەمترە بە نسبەتی حتا ئەو دەمەکانە یعنی جمهوری ئیسلامی دەگەڵ مەجموعەیەک چالش و مەسائلی زۆر مهمی ڕووبەتەرەوە
مواجهة مەسلەی رابطەی خۆی و غەرب ئیسرائیل دەوڵەتانی ناوچەیی و مجموعەیەک لەو وەزعیەتە ئەوە بە ئیزافەی ئەو وەزعیەتی کە لە ناوەوەی ئێران وجود هەیە ئەوە بەحران و بێ ئەرزشبوونی پوڵ و گرانی و تەوەڕوم و ئەوانە و لە پێپەنای هەمووی ئەوانەوە شەڕی قودرەت لە نێو خودی دەوڵەتی جمهوری ئیسلامیدا مجموعەیەک لەو فاکتۆرانە بینین چاو لێ بکەین دەبینین کە جمهوری ئیسلامی قدرەتی سەرکوبی لەلایەکەوە وەکو چەند ساڵەوە پێشەوە نەماوە زۆر زعیفتر بۆ ئەوە یەک و دووەمەن فەقر ئەوە ئامار و ئەرقام دەڵێ گزارشەکانەوە دەڵێن زیاتر لە 40% خەڵکی ئێران لەژێر خەتی فەقردایە دەی وەختێکە فەقر بۆتە پەدیدەیەکی ئیجتماعی لە ئێران و لە عینە حاڵیشدا قدرەتی سەرکوبی جمهوری ئیسلامی ماوە بەڵام وەکو پێشوونە ماوە ئەوانە باعث بەوە دەبن کە بەرە بەبەرە شرایطێک بە وجود بێ کە ئەو احترازەی کە مەسەلەن بازاریان دەستیان پێکردووە لە وسعەتێکی زیاتر بەرخوردار بێ و کۆمەڵانێکی زیاتری خەڵک لە دانیشتجویان و بازنشستەکان و لە کرێکاران و کرێکارانی بەخشای جۆراجۆر بەرە بەبەرە پێی ملحق بێ و ئەو اعترازە وەسیحترکردنەوە و حتا وەکوونێ لە رادیکالتریکەنەوە بە هەمان ئەندازە کە مەسەلەن بڵێ بزوتنەوە مەدەنیەکە بزوتنەوەی ژنان هەڵسوراوانی رادیکال و چاپ و مجموعەیەک لەوانەیە کە ساڵیانی ساڵە لە حاڵی خەبات و مبارزەدان بێن و دەناو لە نێو ئەو اعتراض و مبارزاتەنەدا خۆیان مۆری خۆیان دابکتن ئەو اعترازاتانە هەم وەسیحتر دەبێتەوە هەم رادیکالتر دەبێتەوە و هەم ئیدامەدارتر دەتوانێت ببێتەوە بەڵێ کاک بەهروز بە ئاماژەدان بە قسەکانی بەڕێستان و بە دیاریکراوی ئەگەر بمانەوەی زیاتر ناڕزایەتیەکانی ئەم چەند ڕۆژێ ئەخیر شی بکەینەوە پێتان وایە ئەم ناڕزایەتیانە بەردەوام ئەبێت ئەگەر بەڵێ ئایا ڕژیم دەتوانێت بە شێوەی بەربڵاو سەرکوتی بکات؟ بەڵێ دو پرسیاری دووەمدا ئەوەی تێدا بوو کە ئیمکانی من ناتوانم بڵم بەڵێ دەبێ یا نەخێر نابێ بەڵکو بە دلیلەوە کەەوە تحولشی ئیجتماعیە و تحولاتی ئیجتماعیدا مجموعەیەک لە ئەگەر و ئەماکان مەطرحن بۆیە قسەکانی من بەر ئەساسی احتمالاتی نزیک بە یەقین و ئەوان قەوی ئەوانە متەکە شەواهیدەوەمان پێ دەڵێت کە ئیمکانی پەرەسەندنی ئەو ئاعترازاتانە زۆرترە وە کەمتر نییە وە کەمتر نابێتەوە وەسیحتر دەبێت وە کەمتر نابێتەوە ئێستا ئێمە ئەوە ئەسن بتوانێت بڵێن وەکو ئەسلێکی دیالکتیکی تاریخیش ئەگەر بزوتنەوە یەک سەرکوب دەکردرێ بە معنای لە بینچوونی نییە بەڵکو لە ناوەرۆکی خۆیدا مەخصوسن وەختێکە معزلات بۆحرانەکان جوابی خۆیان وەرنەگرت پێێتەوە و ئەو اعترازاتی بعدی دەتوانێت قوڵتر بێ دامەنەدارتر بێ و وەسیحتر بێ ئێمە چەند ساڵەوە پێش شاهیدی بزوتنەوە یا شۆڕشی ژنجیان ئازادی بووی خۆ شۆڕشی ژنجیان ئازادی پاشەکشەی پێکردرا بەڵام شکستی بە تەواوی لە بین نەچوو و ئەوە لە پرۆسەی زەمانیدا باتەوەجە بۆی تەواوی معزلاتی فەقر سەرکوب خەفەقان ئیعدام هەمووی ئەوانە ئێستاش لە جەریاندایە تا جمهوری ئیسلامی هەبێ ئەوە شەبێ بۆیە ئەو عاملی ئاعتراز کەماکان هەر هەیە و شۆڕشی ژنجیان ئازادیش لە فرسەت دەگەڕێ بۆەوەی کە دووبارە سەر هەڵداتەوە خۆی نیشان بدە بۆیە هەموو شەواهیدەکان ئەومان پێ دەڵێن کە ئیمکانی پەرەسەندنی ئەو ئاعترازاتانە زیاترە ئیمکانی رادیکال بوونەوەی زیاترە من با دێرەدا ئیجازە بدەن کە من یەک نوکتە بڵێم مەسەلەن لە بەشی ماسەمێدیادا ڕۆژنامەکاندا ئێمە بەعزەن شاهد دەبین مثلەن تەلەڤیزیۆنی ئیران ئینتەرناسیۆنال کە بەحثێک لە تەزاوڕاتەکان لەو شارانە بڵاو دەکاتەوە کە مەسەلەن بەعزە شوعارهایەکی تێدایە بە نەفعی کوریشایی ڕەزاپانێوی باش تحلیلی من ئەوەیە کە بەشێک لەوە ئێغراق ئامیزە یعنی بەنابە تەوەسل بە هۆشی مەسنوعی
و خەتی سیاسیەکە بەسەر ڕسانەهای فارسی زمانی سەراسەریدا حاکمە کە دەیانهوێ یەک ئەڵتەرناتیوی مەوردی نەزەری خۆیان بێن عەلەم کەنەوە بە خەڵکی بناسێنن ئەوە ئیمکانی هەیە. ئێمە لە ئینقلابی 1950 شاهدی ئەو دقیقەن ئەوە بوونیدی مەسەلەن ساڵی 56 و 55 و 1956 خۆ خۆمەینی بە شەرێکی زۆر نەناسراو بوو لە جامعە ئێراندا دێ و BBC بوو هات ئەوەی ناساند بە خەڵکو بە جامعە و عەلەمی کردەوە و کردی بە ئەڵتەرناتیڤ و ئەویش متەکی بە مەجموعەیەک لە شتی دیکە هات بوو بە ئەڵتەرناتیڤێک وانێک تقریباً تەقنەیەکایەک تقریباً ئەوەی کە ئەو ڕسانانە دەمەوردی مەسەلە ڕەزا پالیوان دەیکەن شەباهەتی هەیە بە تەبلیغاتێک کە BBC دەیکرد لە ساڵی 57 بۆ خۆمەینی و بۆیە ئەو شعارانەی کە ئێمە دەیبیسین دەکرێت ناڵم هەیە بەڵام دەکرێت بەشێکی دەساز بێ دەکرێت بەشێکی چکۆلەشی واقعی بێ بەڵام بە مەجموعەی ئەوانە خەڵکی وشیار و زەحمەتکێش نابێ حتا ئەوەش دەستەکەم بگرن نابێ ئێمە نابێ مەسەلەن حتا ئەگەر قدرەتی اقتصادیان هەیە قدرەتی ڕسانەیان هەیە و دەتوانن کە ئەڵتەرناتیوی مەوردی نەزەری خۆیان بە شکلێک وەسیعکەنەوە حتا تەحمیلی کەن بە جامعەیەکە لەژێر فەقردا دەناڵێنێ جا بۆیە بە نەزەری من زێهنی وشیار ئینسانی ئاگا نابێ هیچ یەک لەو ئەڵتەرناتیوانە حتا ئەگە دەسازش بێ نابێ دەستەکەمی بگرن دەبێت زۆر جددی بەرەو پیری بچن بۆیە بە هەمان ئەندازە کە ئەو شۆڕشە قوڵتر بێتەوە وەسیعتر بێتەوە و کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش و ئەقشاری مختلفی کۆمەڵایەتی ئیجتماعی بێن پەیوەست بنبەوە ئیمکانی ڕادیکالبوونەوەشی هەیە و ئیمکانی ئەوەشی هەیە کە حتا لە نێو جامعەدا پێش بنەوە ئەو نوعە بەعزە شعارهایەکی کە ئاوا کە باسم کرد حتا پێش بەوە بگرن کە وە شعاری ئەڵتەرناتیو بێن لە جێگایدا بنێن شعاری نان ئازادی شعاری مەسەلەن ئازادی مەجموعەیەک ئێمە خواست و ویستی دموکراتیک هەیە کە ئەوانە ئەو خواستانە نەفقەت بۆ چینی کرێکار و زەحمەتکێش بەڵکو قازانجەکەی بۆ تەواوی خەڵکە بە کرێکار و غێری کرێکارەوە مەسەلەن نەبوونی زیندانی سیاسی لەغوی ئیعدام لانی کەمی دەستمزدی کرێکاران کە شتێکی هەمە گیرە مەجموعەیەکی ئەوانە کە بە قازانجی خەڵکە بە قازانجی کرێکارانە دەتوانێت بە قازانجی تەواوی خەڵک ببێ ئەو ئازادی دیموکراتیکانە و بە هەمان ئەندازە کە ئەوە تەسبیت بێ ئیمکانی ئەوەی کە مەسەلەن جەریانێکی تەمامیەتخواهی وەکو سەلتەنەت تەڵەبەکان بیان هەوێ جلەوی ئیعترازاتی بەرهەقی خەڵک بەدەستەوە بگرن پێشی ئەوە دەگرن بۆیە ڕێگای ئەسلی پێشگرتن بە ڕاست ڕەوانەبوونی یعنی ئیمکان پەیداکردنی جەریانی ڕاست لە نێو جامعەدا دیسان هەر خودی جامعەیە و خودی کۆنش و خەبات و مبارزەی کۆمەڵانی وشیاری کرێکار زەحمەتکێش ژنان دانیشتجویان و مەجموعەی ئەوانەیە. بەڵێ پرسیارەکە منیشە لە درێژێ قسەکانی بەڕێستانە کاک بێهروز دەوری بزوستنەوە جەماوەریەکان وە کرێکاران ژنان وە خوێندکاران کە خۆشتان ئاماژەتان پێدا چۆن دەبینن؟ بە نەزەری من دەزانین چۆنە تو لێوە 47 ساڵەیدا کێم ئەوانی کە مۆبارەزایان کردووە ئێمە بە ئامار و ئەرقام دەکرێت ئەوە نیشان بدرێ کە مەسەلەن ساڵانە کرێکاران چەندە احتساب و احترازیان کردو چەندە ڕاهپەیماییان کردو ئەمنەوەی لە پرۆسەیەکی تاریخیدا باس دەکەم مەسەلەن لەو پرۆسە تاریخیدا ژنان و فعالینی ژنان چەندە خەباتیان کردو مەسەلەن بۆ خواستی دموکراتیکی خۆیان حەقی ئازادی پوششی اختیاری چەندە ناکردو بچینە سەرەوە باز شەستەکان هەموو ڕۆژێ لەسەر خیابانەکان بوون معلمەکان ئێمە فعالین معلمین زۆرمان هەیە لە زیندانەکانن یعنی مەسەلەن ئەگە کەسێکی یەک مؤرخ بێ جامعەی ئێران بەررسیکە ناتوانێت بەررسیکە بەڵام بەبێەوەی کە
ئیشارە بە مبارزەی تەواوی ئەو گرووە کۆمە ئیجتماعیانە بکە بۆیە ئەوە هەمیشە لە ئارادا بۆ ئێستاشدا ئارادا هەیە بەڵام بنا بەوەی کە ئۆزای ئێران زۆر ناخۆشە زۆر غێری قابلی تحملە و جاری وە جامعە لە فرسەتێک دەگەڕێت کە لەو فرسەتەدا ئیسفادە بکە و تەبدیل بە ئینفزارێکی ئیجتماعی بێ من پێم وایە کە ئەلارەغمیەوەی ئەترازاتی ئێستا کە بەرعەلەیهی تەوەڕم و گرانی دەستی پێکرد بە سرعەت سیاسی بووە و ئەو سیاسی بوونەی مستەقیبەن تەزاهورە کوونەندەگان لە شعارەکانێندا بەرعەلەیهی جمهوری ئیسلامی نیشانێن دەدا مەسەلەن نەمانی دیکتاتۆر نەمانی خامنەئی ئەوانە هەموو لە نێو شعاراندا بوو ئەو شعارانە شعارهایەکی سیاسین و ئەو شعارە سیاسیانە بە تەفسیر و خوێندنەوەیە کە من هەمە ئەویژەوە دەڵێ کە ئەو خەڵکە کە هاتوون اعتراض دەکەن و ئەو شعاران دەدەن دەزانن کە عامل و بانی و باعثی ئەو هەموو گرانی و بێکاری و تەوەڕم و وەزعیەتە فەلاحکەتبارەی کە جمهوری ئیسلامی بۆ خەڵکی بە هەدیە هێناوە تحمیلی کردووە بە خەت جامعە مسببەکەی خودی ئەو ڕژیمەیە خامنەیە دەم و دەستگاکانی ئەوانن سپای پاسدارانە بۆیە ئاعترازێکە بەرعەلەیهی گرانی و بێکاریدا دەست پێ دەکا بە سرعەت سیاسی دەبێتەوە و تەبدیل دەبێت بە شعاری مەرگ بۆ خامنەیی و مەرگ بۆ دیکتاتۆر و ئازادی و مەجموعەی ئەوانە یعنی ئەوانە پێکەوە ارتباطیان هەیە و خەڵک ئەوە دەزانێت بۆیە شعارەکان سیاسی دەبنەوە و بۆیە بە هەمان ئەندازش ئیدامەداربوونی ئەوە مەخصوصەن لە ساڵی سەرەتای ساڵی 2026دا ئەو ئیمکانە دەرەخسێنێ کە خەڵکی زوڵم لێکراو خەڵکی بەشمەینەت خەڵکی فەقیر لە گۆشە گۆشەی ئێران زیاتر ملحق بن ئێستا تقریبا زیاتر لە 15 ئۆستان شارهای مختلف هاتون بەو احترازە پەیوەست بوون و ئیمکانی پەرەسەندنی ئەوە بازم هەیە بەڵام ئێمە من پێم وایە کە بازم دەرەجەیەک لە احتیاتمان هەبێ هەمزەمان کە قسەی خۆمان دەکەین و دەڵێن خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەو فرسەتە بەرعەلەیهی وەزعی جمهوری وەزعیەتی موجود و عەلەیهی جمهوری ئیسلامی ئیستفادەی بە نەفعی خۆتانی لێ بکەن و ئەو احترازاتانە وەسیع بێتەوە و کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی وەسیع لە خۆی بگرێت شۆڕشی ژنجیان ئازادی لە بۆعدی چەندە هزار نەفریدا بوو شۆڕشێکە بیهوێ جمهوری ئیسلامی بە چۆکدا بدا و توێشی بشکێنێ احتیاجی بە چەند میلیۆن نەفەری هەیە جا بۆیە احتیاجی بەوەیە کە شارەکان لە شارە گەورەکان مەخصوسن جەمعیەتێکی میلیۆنی بێتە سەر خیابان نە جەمعیەتێکی چەند سەد نەفەری یا چەند هەزار نەفەری و ئیدامەی ئەو اعترازاتانە ئەو خۆشببینیە بە وجود دێنێ لە نظر تحلیلیەوە کە وسعەتی بەشدار بووان وەسیعتر بێ زیاتر بێ و لە چەند هزار بیکاتە چەندین سەد هزار و لە چەند سەد هزارەوە لە خیابانەکاندا بیکاتە چەند میلیۆن و وەختێک کە تەزاوڕەتەکان بوون بە چەند میلیۆن جمهوری ئیسلامیش و بابی جمهوری ئیسلامیش ناتوانێت ئەو خەڵکە میلیۆنیە کە هاتوۆتە سەر خیابان و بە عەمەل دەیهەوێ یەکگرتنی خۆی مسۆگەر بکە ناتوانێت تێک بشکێنێ دروست بەرعەکس ئەو خەڵکە میلیۆنی متحیدە جمهوری ئیسلامی بە چۆکدادن و تێکی دەشکێنن بەڵێ زۆر باشە کاک بەهروس لە کوردستان وەز چۆنەوە بەڕێستان چۆن هەڵی دەسەنگێنن ئێمە لە دەورەیەک بوو کە رادیۆمان هەبوو بێزگەر تەلەڤیزیۆن رادیۆشمان هەبوو رادیۆکە نێوی دەنجی شۆڕشی ئێران لە کوردستانەوە بوو بەنی کوردستان هەمیشە بنا بە خسلەت هەیەکی کە بوویەتی هەمیشە کانگای شۆڕش بوو هەمیشە رادیکال بوو هەمیشە ئینقلابی بوو و لە جەریانی شۆڕشی ژنجیان ئازادیدا کوردستان نەخش و ڕۆڵێکی یەکجار زۆر بەرزی هەبوو حتا ئاماری گیانبەخکردوانی شۆڕشی جینا لە یەک مقایسەکردن لەگەڵ مەسەلەن نقاتی ئێراندا
یەکیان کوردستان بوو، یەکیان سیستان و بەلوچستان بوو کە زۆر بەرز بوو لەسەر بوو. ئەو خەڵکە شۆڕژگێرە ئێستا هەر شۆڕژگێرتر بوونەوە بە مناسبەت های مختلف ئێمە ئەوە دەبینین لە بزوتنەوەی مەدەنیەوە بگرە لە کۆر و کۆمەڵهایەکی مختلفێکە ئەو هەڵسوراوانە پێچی دێنن لە کوهنەوەردیەوە تاوەکوونێ ئەنواعی مەراسم بە وجود دێنن نیشان دەدا لەلایەکی نیشان دەدا کە جامعەی کوردستان کەماکان کانگای شۆڕشە و شۆڕژگێری تێدا زۆر قەوی و بەرز تا ئەو جگایی کە بە ئەو احترازاتانی ئەو 5 ڕۆژە دەگەرێتەوە بە بڕوای من کوردستان یەکێک لەوانەیە کە لە ئیدامەی خۆیدا پێی پێوەست دەبێ شاید ئێستانە بە دەلیلی وەکە پەیوەستبوون بە احترازێکی مشخص مەکانیزمی عملی خۆی هەیە و تحلیلگەرێک ناتوانێت بە تحلیلی خۆی بڵێ فلان منطقه ئێستا ببێ فلان منطقه ئێستا نەبێ بەڵکو ئەو مکانیزمە دەناخی کۆمەلگادایە وەختێک کە جامعەی کوردستان کە ئاوە چاو لە سەراسەری ئێران دەکات چاو لە شارە گەورەکان دەکات چاو لە وەزعیەتی خۆی دەکات و هەزینەیە کە تا ئێستا داوێتی هەمووی ئەوانە هەڵدەسەنجێنێ جامعەی کوردستان و فعالی ئەوە بۆ خۆیان ئەو نقطە مناسبەی کە مستەقیمەن هەموو شارەکان بێنە خیابان ئەوان دیاری دەکەن جا بۆیە ئەلێرەدا لەسەر پەیوەست بوونەکەی لە نظر منطقیەوە من قسەیەکم نییە بەڵام لە نظر کەی جامعەی کوردستانیش هەڵدەستێ ئەوە لێ گەڕین بە ئەوەی بسپێرین بە خەڵکی کوردستان و شرایطێک ئەوان تشخیصی دەدەن کە بە نەفعیانە دەڵێ ئێستا وەختێتی با ئێمەش بڕۆین وەکەمە اینکە ئێستا لە خودی شارەکانی ئێرانیشدا ئەو احترازاتانە ئێستا محدودە ئێستا پەرەی نەستاندەوە جا بۆیە لێکدانەوەی ئەوە هەڵسەنگاندنی بۆ ئەوەی کە هەزینەی کەمتر بدرێ لەو خەباتەدا جمهوری ئیسلامی نەتوانێت تەوەسل بە دەستگای سەرکوب و نظامی خەڵکێکی زیاتر قەتڵعام بکە ئەو خەڵکە ئەو فعالینە ئەو هەڵسوراوانە حەقیانە کە شرایەتی مشخصێکە پیان وایە مناسبە خۆیان تەشخیصیدەن و بەڵام بە نظری من کوردستان هەمیشە بووە دەگەڵ بزوتنەوەکان هەمیشە سەری بەرز بووە ئێستا شەروایە لە داهاتوشدا زیاتر وا دەبێ بەڵامی دیەوەی کە ئێمە یا مثلەن ئەحزاب بێنن تعینی بکەن من نظرمەوەیە کە ئەحزاب تعینی نەکەن ئێمە نقطەی شروعی بزوتنەوە لە کوردستان لە شارەکان لیان گەڕێن بنا بە وەزعیەتێکدا خودی فعالین و هەڵسوراوان و ئاگاهانی ئەو بزوتنەوەیە تشخیصی بدەن و ملحق بن پێوە کەما اینکە هەمووی ئەوانە وەکو هاورێکی ژێر بە خەوری مارۆ خاکستەرەکە وەختێک شرایط مناسب بزانە فەوری دێنە خیابان دێنە گۆڕێ و وەسعەت دەبێتەوە بەڵام کەمێکی چاولێکردن لە شارە گەورەکان زەڕەیەک منتەزر بوون جێگای خۆیەتی ئیشکالی نێوە زۆر باشە کاک بێهروز لە ئەگەری هەر ڕووداوێکی خوازراو یان نەخوازراودا پرسیاری سەرەکی ئەوەیە کە ڕۆڵ و ئەرکی هەڵسوراوان لە ناوەوە چییە و تا چەند دەتوان ئاراستەی ڕووداوەکان دیاری بکەن مەبەست لە دیاریکردنی ئەم ئاراستەیە ئەوەیە کە بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە پێشەوە بێت و ئەوان نزیکتر بکرێنەوە لە خواستە سەرەکیەکانیان ئێمە لە جامعە هەم جامعە کوردستان و هەم لە جامعە سەراسەری ئێران دەگەڵ تێفێکی وە متەنەوع لە هەڵسوراوان ڕوبڕووی و تەبعاً هەموو هەڵسوراوەکانیش هەمویان کۆمۆنیست نین هەمویان کۆمەڵەیی نین ئەوەش معلومە بەڵام دەگەڵ تێفێکی وەسێ لە هەڵسوراو ڕوبڕووین ئەوە لەلایەک لەلایەکی دیکە ئێمە لەگەڵ جامعەیەکی متەنەوع و متەکەسر بازم ڕوبڕووین كو جامعة متنوعة متكسرة دقل أنواع بحقوقي بحران بدبختي وندامات مصيبات روبروية مجموعة وانا بويا من أجر نظري خوم وقت تفسير لليدانوي خوم لسر مسألة
کاروەزایفی هەڵسوراوان بە تۆری کولی و مەخصوصەن هەڵسوراوانی کۆمەڵی کۆمونیست بم هەوێ باسێکی لێ بکەم باسەکەی من بەحسێکی پیژنەهادیە بەحسێکی تەحکومی نییە ئەویش ئەوەیە کە چەند مەسەلە مهمە یەک ئاڵوگۆر زمانێک ڕوودەدا بە نەفعی کرێکار و زەحمەتکێش کە دەنێو خودی ئاڵوگۆرەکەدا حزور وجودی هەبێ مەسەلەن ئێمە دەزانین لە نظر جامعە شناسیەوە یەک جامعە بە دەلایلی مختلف و لە ڕێگاهای جۆراجۆرەوە دەتوانێت تەغییر و تحول پیدا مەسەلەن شەڕ دەتوانێت یەکێک لە عاملینی ئاڵوگۆر یەک جامعە بێ دەخالەتی دەوڵەتهای دەرەوە دەتوانێت یەکێک لە دیکەی لە عاملینی ئاڵوگۆر لە جامعە بێ و زۆرێک لەو ڕەدیفە کە هەمووی ئەوانە ئەگە بمان هەوێ خلاصەی بکەنێت دەبێتە ئاڵوگۆر لەسەرەوە ئاڵوگۆر لەسەرەوە بەسەر کرێکار و زەحمەت کێشت خب ئەنواعی دیکە ئاڵوگۆرشمان هەیە کە ئەوەی کە بە نەفعی کرێکار و زەحمەت کێش بێ لە نێو خودی جامعی ئێراندا کوردستاندا ئیتفاق دەکەوێت جا بۆیە دخالەت و تەسیرگوزاری هەڵسوراوان بۆ دیاریکردنی سەرنوشتی خۆیان بە ئەندازەی تەواوی دنیای مهمە و دەونێوەدا من ئەوەی فەرز دەگرم کە هەموو هەڵسوراوێک چ کۆمونیست و چ غێری کۆمونیست حەقی خۆیانە کە بەر ئەساسی بیر و بۆچوونی خۆیان لە هەر جەم و کۆڕ و کۆمەڵێکدا فعال بن دخالت گەرێ بکەن بەڵام لێرەدا لەو نێوەدا ئەمن ئەوەی کە کەمێک خلاصەتر بکەمەوە بڵم مەسەلەن فەرزکەین هەڵسوراوانی کۆمەڵە ئەمن پێم وایە کە هەڵسوراوانی کۆمەڵە احتیاجیان بەوەیە کە لە هەموو کۆڕ و کۆمەڵهایەکی کە ئێستا لە ئێران و لە کوردستاندا ئەوەندی کە دەستیان دەڕوە وجودی هەیە بەشدار من حزور پیدا بکەن مەسەلەن کە دەزانین چۆنە سەرمایهداری پەدیدەیەکی ئیجتیماعیە کۆمونیزم پەدیدەیەکی ئیجتیماعیە خەباتی ئەو دوو تەبەقەیە عەلەیهی یەکتر ئیجتیماعین و فعالینی کۆمونیستیش احتیاجیان بەوەیە کە بە سوورەتێکی ئیجتیماعی خۆیان لە بناغرا ئەسەن تعریف بکەن مەسەلەن کۆرکۆ ئەوڕۆ تەجەموع زۆر مهمە تەجەموع دەتوانێت ببێتە بەهانەیەک وەسیلەیەک بۆ کۆکردنەوەی خەڵکێک کە ئەو خەڵکە پێکەوە لە یەکتر نزیکتریان کاتەوە متحیدیانکە جا ئەو کوور و کۆمەڵە دەتوانێت مەسەلەن گروهی کوهنەوەردی بێ بچنە سەر شاخەکان گروهی موسیقا بێ دەتوانێت گروهی مەسەلەن خانەوادەی دادخواهان بێ دەتوانێت گروهێکی ئەدەبی بێ کە قەڵام لێدا بنووسێ شاعرین بێ فعالی کۆمونیستی ئەوڕۆ لە عەسری قەرنی 21دا خۆی بە دخالەتگەر لە هەموو عەرسەیەکدا دەبین مبارزەی کۆمونیستی بەحسەکە وەیە کە سرفەن و سرفەن بە چوارچێوەی یەک کارخانە و مبارزەی مەسەلەن چینی کرێکار لەو کارخانەیە عەلەیهی کارفەرمای ئەو کارخانەیە سلسلە کارخانەیە محدود نابێتەوە بەڵکو وەسیحترە و عیلەتەکەشی ئەوەیە کە کۆمونیزم پەدیدەیەکی ئیجتیماعیە بۆیە وەختێکە لەو سەرەوە چاوی لێ بکەین فعالی کۆمونیست احتیاجی بەوەیە کە خۆی دخالەتگەر بزانێ لە هەموو عەرسەکاندا و بتوانێت خەتی پێ بدە مەسەلەن ئێمە ماوەی لەوە پێش 1-2 ساڵ لەگەڵ ئاورد تێبەردرانی جەنگەڵەکان ڕوبڕوو بووین زۆرێک لە فعالینی مەدەنی گیانبازیان کرد بۆ کوژانەوەی ئەو ئاورانە ئەمە کوتمان کاکە گیانبازی ئێوە فعالیەتی ئێوە قەدر و حورمەتی لەسەر سەر و لەسەر چاو زۆر باشە بەڵام ئەو ڕەوشەی ئێوە نادروستە ئێوە بۆچی دەسم خۆتان بە ئاوردا دەدەن کە خۆتان لە نظر فیزیکەوە لە بین دەبن و لە سوورەتێکدا کەەوە وەزیفەی دەوڵەتە دەوڵەتیش لەوێ ڕاوەستاوە و نزارەگەرە ئێوە دخالەتگەرەکەتان ببێ بەڵام ڕەوشەکەتان بگۆڕن لە زیاتی ئەوەی کە بۆ خۆتان بەبێ ئەبزار بچن دەست بکەن بە ئاور کوژانەوە بڕۆن ئەو وەزعیات ئەو ئەبزارانە کۆکەنەوە بیکەن بەسیجیکەن بیخەنە نێوەڕاستی شار تەزاوڕاتێک بەڕێخەن بڕۆن بەردەچی ئۆستانداری یا شارەداری لەوێ تەجەموع بکەن و داوا بکەن کە دەوڵەت بە هێلیکۆپتێر و ئەو هەموو نظامێکە هەیەتی بیکاتە وانێک بچە ئاورەکان بکوژێنەوە ئێوە خۆتان سلامەت بن بەڵام بیکەن بە ڕێگای مبارزەکەتان بگۆڕن باشە و ئەوە بەڵام دخالەتگەری
زالەوە و بگرە هەتاوەکو نێمانە یەک فعالی کۆمۆنیست ئەوڕۆ لە عەرسەهای مختلفی ئەدەبیاتیدا مبارزەی اقتصادی مبارزەی سیاسی دیفاع لە ئازادی زیندانیان دیفاع لە خانەوادەی دادخواهان مەجموعەیەکێوانە خۆی بە دخالەتگەر دەزانێت خۆی بە هاوبەش دەزانێت خۆی بە پشتیوان و متحد دەزانێت و دەڵێ کە دادەنیشێ دەڵێ ئێمە چمان لە دەست دێ بۆی کە ئەو تەغیرە لەوێ بە قازانجی ئەو خەڵکە بە ئەنجام بدرێ بۆیە ئەگە من بەحسێکم هەبێ ئەوەڵین بەحسم ئەوەیە کە هەڵسوراوان مەخصوصن هەڵسەروانی خۆمان کۆمونیستەکان کۆمەڵەیەکان بێن دخالەتگەر بن لەو کۆر و کۆمەڵانەدا و لەو ئیستفادە بکەن لەو تەجەمعانە لە نەورۆزەوە بگرە هەتا هەموویەوانە بۆ ئەوەی کە خەڵک متحدتر بن واقعیە دەوەیە کە ئێمە هەتا حزورمان نەبێ لەلاوە ناتوانین دەستور بدەین بڵێن وا بکەن وا بکەن بۆ خۆمان دەبێ بەشێک لە ئەو ئاڵوگۆڕبی ئەوە یەک نوکتە فوق العادە مهمە نوکتەی دووەم کە بۆ هەڵسوراوان مهمە مربوطە بە مەسەلەی حاکمیەت ئەوڕۆ هەڵسوراوانی کۆمونیست کۆمەڵا و حتا غیری کۆمونیستیش کە دڵیان بۆ شرایەتێکی دموکراتیک لێ دەدا احتیاجیان بەوەیە کە هەر ئەوڕۆ لە بەتنی ئەو هەموو بۆحران و ناخۆشیێکە لە جامعەدا هەیە لە ئاسمانەکاندا فکر بکەنەوە ینی بڵیند فکر بکەنەوە و بڵیند فکرکردنەوە ینی فکرکردنەوە لە شکل و نوعی حاکمیت لە ئێراندا باشە جمهوری ئیسلامی بڕوخێ چه جوابیەوە دەداتەوە کە چه هێزێک وە کام گروهی کۆمەڵایەتی احتیاجی بۆیە کە لە ئێراندا حاکم بێ بە بڕوای من ئەو جوابە لە نێو هەڵسوراوانی کۆمونیست و دموکرات و ئازادی خواز و لەوێدا هەڵدەقڵێ لە نێو بزوتنەوەکاندا هەڵدەقڵێ جاپەس دەرنەتیجە خۆ حازرکردن هەم لە نەزەر فکرێەوە هەم لە نەزەر عملێەوە جوابدارەوە بە مەسەلەی حاکمیەت لە سپەی ڕۆژەی دوای جمهوری ئیسلامیدا هەر ئێستا دەبێ خۆی بۆ حازرکرد کە ئەو حازرکردنەش ئینسان دەبێ پلان هەبێ مەسەلەن وەختێکە دەستە جەمعی دەشرایەتی بۆحرانیدا کە هەموو خەڵک هەستاوە دەستە جەمعی شار بەسیز بێ بچێ ژاندەرمەری چەکە پادگانەکان چەکەن وەختێک ئەوەیان کرد من دەزانم کە دەشرایەتی ئینقلابیدا زۆر شتی غەیری پیشبینی نەشودە دێتە گۆڕێ بەڵام مەسلەی بەرنامە پلان چی پێدەڵێن ڕاوەستن بەرنامە ڕێژیکردن لەلایەن هەڵسوڕانەوە و تەوافقی لە پێشەوەیاندا دەتوانێت لە شرایەتی بۆحرانی و ناخۆشدا ئیتفاقاً کۆنتترۆلی ئۆزاع ڕاحەتر بەدەستەوە بکر مەسەلەن ئەوەیە هات فکرکردنەوە بۆ دەورانی حاکمیت دەورەیەکی ناخۆش پڕ لە شەڕ و کێشە کە تێپەڕ دەبێ کۆنتترۆلی ئۆزاع ئەو کەسە دەیگرێ ئەو جەریانە دەیگرێت کە متشکلترە و متحدترە و خەڵکێکی زیاتری لەگەڵە ئەوە بەڕاحەتر دەتوانێت ئۆزاع کۆنتترۆلکە جابۆی هەریستا دەبێت فکری دابین خەڵک دەبێت فکری دابێ ئەگە جمهوری ئیسلامی ڕووخا حاکمیت چۆن جواب وەردەگرێتەوە خۆ چێ حاکمیت دەکە جوابەکەی ئێمە ئەوەیە هەر ئەو خەڵکی فەقیر و هەژارەی کە لە محلاتدا ژیان دەکەن لە کارخانەکاندا کار دەکەن ئەوانن کە کۆڵەکەی یا ستونی فقراتی ئەسلی حاکمیت لە داهاتوی ئێرانن جابۆیە هەم دخالەتگەری و هەم مەسلەی فکرکردنەوە و بەرنامەڕێژی بۆ حاکمیت مەخصوصاً بۆ پێشگرتن لە ئەنواع و ئەقسامی ئالتەرنەتیڤهایەکی تەحمیلی کە لەلاوە دێ کە قودرەتمەندان دێن سەر جامعیدا دەسەپێنن ئەوە زۆر مهم جابۆیە بەحسی من لەسەر هەڵسوراوان بەحسەکەی زۆر مشخصە دخالەت بکەن لە هەموو کۆر و کۆمەڵێکدا حزور وجودی هەبێ ئەو حزورە بکەن بە ئامرازێک بۆ یەکگرتووی زیاتر و جامعی ئەوڕۆ متەنەوعە ئێمەش دەبێت لە بەرزترین یا باڵاترین سەطحی فکری و ئەندیشەیی ئەو مەسالانە بین لێک دێنەوە و لە یەک قالبێکی زۆر چاکبەستوو من نەبێ فعالی نابێ وایان هەبێ کەما اینکە لە دەرەوەی وڵات ئەحزاب دەتوانێت هەیە بەڵام هەیانە بەعزە
بەڵام لە ناوەوە هاوکارەکان زۆر ڕاحەترن و ئەوە بە بیر و مێشکێکی زۆر بڵاو ئاوەڵەوە دەکردرێت بە ئۆفۆقێکی زۆر ڕۆشنی سوسیالیستیەوە دەکردرێت کە بزانێت سپی ڕۆژە جمهوری ئیسلامی ڕووخا ئەو جامعەیە دەبێت چۆن بێ چێ بەرەوەی بەرێ و هەڵسوراوانی کۆمونیست بە بڕوای من بنا بە منطق و بنا بە تعریف نەخشی دەرەجە ئەوڵیان هەیە بۆ هاندانی خەڵک بۆ فعالینی دیکە لەو جەهەتەدا کە سپی ڕۆژێک بەدەست ئەوانەوە ئەوە بەحسی من لە مەوردی هەڵسوراوەندایە. زۆر سپاس هاوڕێ بەهروز ئەماوەی بەنامەکەمان زیاتر ئیزنمان ناداتێت کە زیاتر بدوین. زۆر سپاس کە بەشدار بووی هاوڕێ بەهروز ناسری ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاسان دەکەم فقط یەک دوو جملەی لە ئاخردا منیش سەری ئیزافەکەم سپاس وەختەکە کەمە دەزانم بەڵام ساڵی 2026 بە ئاعترازات دەستی پێکرد و هیوادارم کە ئەوەی احترازاتانە لە ئیدامەی خۆیدا هەم وەسیعتر بنەوە هەم قوڵتر بنەوە و هەم کۆمەڵانی کرێکاری میلیۆنی زەحمەتکێشان لە سەتی میلیۆندا بۆ احترازە پەیوەست بن و هیوادارم کە ساڵی 2026 ئاخرین ساڵی جمهوری ژیانی نێکبەتبار و سەرکوتگەری جمهوری ئیسلامی بەسەر خەڵکی فەقیر و هەژاردان. زۆر سپاس بۆ هاوڕێیان ماندوونم. زۆر سپاس. بەڵێ عزیزان و بینەرانی بخۆشە بێت زۆر سپاس بۆیش کە تا کوێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکەی کۆمەڵە و هەڵسوراوان ماڵەوە.